شای قورئانی پیرۆز بکەین مسلمانە ئازیزەکان خۆشەویستان پەروەردگار ڕوو دەکا بە ئێمە ئەمجا ڕوو دەکا بە ئیماندار یا ئەیها الذین آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نسائهم أي إيمان داران أواني كإيمان يناوا خواهي قورا فرمي وریابن گاڵتە و گەمە بە یەکتری مەکەن کۆمەڵێ پیا و گەمە بە کۆمەڵێ پیاوی تر بکە لە چینی پیاوان و ژنانش وە گاڵتە گەم بکەن بە ژنان چونکە کەس نازانێ لەوەی ئەوانەی گاڵتەی پێ دەکەن لە تۆ باشتر بێ واتە گاڵتەکردنش باش نییە و چاک نییە ئەمجا فەرمێ عسى أن يكون خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ئەمجا فەرمێ وریابن لە پاشەمەش خوای پەروەردگار پێمان دەڵێ بەسەر یەکا هەڵمەنن تۆ مەزانێت تۆ لە فڵان کەس باشتری فڵان کەس لە تۆ باشترە ئەمە خوای گەورە وەسیەتمان پێ دەکا ئەمە قورئانە کەس نەڵێ من لە فڵان باشترم مەدام من فڵان عەشرەتم لە فڵان باشترم مەدام من فڵان قەومم لە فڵان باشترم نەخێر بۆ نمونە ولا تنابزوا بالألقاب لقب منن لە یەکتری هەر کەس لێ ناوی چییە بەو ناوە باین کرد ئەمە لە ناو ئێمە زۆرە ئەم ئاەتە لەبەرەوە داوەزی وەختی خۆی لە جاهیلیەتدا هەر کەس لێ دووسێ ناوی هەبوو هەر لە شوێن و مەجلیسێکا بە ناوێ بانیان دەکرد هەر کەس لێ ناوی چییە بەو ناوە باینکەن پێی ناخۆش بێ ناوێکی لێ نەرابێ پێی ناخۆش بێ ئەو ناوە خەڵک بانگی بکات تۆ گونەحباری ئەگە بانگی بکەی ئەگە بزانی بۆیە لەقەب با نەنێنێ کەسەوە جوان نییە چاک نییە بئس الاسم الفسوق بعد الإيمان چون هەر کەسێ وا بکە فاسقێتی خۆی پیشان دەدا پاشی ئیمان ومن لم يتب بەرکێتەوە بە نەکا لەمانە کە باسمان کرد ئەم چەند خاڵە فأولئك هم الظالمون ئەوانە ستەمکارن ئەچنە ریزی ستەمکارەکانەوە چونکە بێ مسلمان ئازیزەکان ئەو کارانەی کە خراپە ئێمە ئەنجامی دەدەین ئێستا تەماشایە بکەین ئازیزان و